لەو شتانی کە تەواوی ئەو هێزە سیاسیانە تەواوی ئەو دەوڵەتانی کە سەرو خەڵکین و هەمووی ئەوەی کە ئەم چەند ساڵە 30 ساڵە 40 ساڵە چەنە ئەم ناجێگیر و نائارامی لە ناوچەکەیە هەیە سەبەبەکەی وڵاتانی زلێزی دنیا و ئەحزابی بۆرژوازی بۆ پاراستنی سەرمایه‌داری جۆرێک بەهەت و هەر هێزێک بە پێی قازانجی خۆی لەسەر و خەڵکەوە و لەسەر و بەرژۆندەکانی خەڵکەوە مەعاملەیان کردووە و بەردەوامیش معاملەکەن هەتا ئەم هێزانە هەبن گوزەران ژیان و گوزەرانی خەڵک نە ئارامە بێ نەخۆشە بێ نەبێ بە دەستکەوتێ بۆ خەڵک هەمیشە لە تەحلیلە بە هەر جۆرە بیکەن هەتا ئەوەی کە لە قسەکانی پێشاوتم ئاراستەیەک بۆ ئارامکردنەوەی دۆخەکەی بۆ سەرمایە گوزاری نەک بۆ ژیانی خەڵک لەو ئەم ناوچەیە هەوڵێن کرێی کاری بەکرێ بە هەرزانترین شێوە دابین کرێ ئەنی فەزایە دروست ناکەن ژیانی کرێکار بگۆڕە ژیانی زەحمەت کێشان گۆڕێ بەڵکو فەزایەکی دروستەکەن کە اقتصادێکی ئارام سەرمایە گوزاریی قازانجێکی زیاتری دەستکەوێت سەرمایه‌داری ئەمە واقعیەتی ئێستا و ئەم چەند ساڵێک ئەمان حاک پێ دەکەن ڕێگەیەوەیە کە ڕێگەی تەنها ڕێگە بۆ ئەوی کە گوزەرانێکی ئارام و دەستکەوتێکی باش گۆڕینی ژیانی کرد خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەوەیە کە خۆیان ڕاپەڕینکەن خۆیان هەڵسن خۆیان ڕێبخەن خۆیان یەکگرتوون و ئەنی ئاراستەیە کە دەسەڵاتی خەڵک بێتە مەیدانەوە ئەنی جۆرێک دەور و دەخالەتی خەڵک لە ئایندەی چارەنووسی سیاسی و ژیان و گوزرانی خۆیان بەدەست خۆیان بێ ئەمە نەبێ ئەم واقعیەتە هەروامێنێتەوە یعنی ئومێدێک نییە ببێ ئەوەی کە خەڵک خۆی نێتەمەدا چاڕێ بکەین نە ئەمریکا بە قازانجێتی نە رووسیا بە قازانجێتی نە سین نە پارتی نەیەکێتی نە حێزە شیعەکان و نە ئێران و نە تورکیا و نە ئیسرائیل ئەوە خەون و خەیاڵێکە کە خودی ئەحزابی بۆرژوازی کوردی لا پشتیوانێ بەسێ بە ئیسرائیل ینی بە حساب ئیسرائیل کوردە پارێزێ یا ئەمریکا کوردە پارێزێ هەموو ئەمانە ئەو هێزە ئەو وڵاتانە ئەو هێزە سیاسیانە بەرژۆندی تایبەتیان بەرژۆندی تایبەتی اقتصادی و سیاسی خۆیان هەیە و بۆ چاواشەکاری ئەمانە بەکارن ئەسڵی مەسەلە خودی ژیانی خەڵک و گوزرانی خەڵک کە هیچ یەکێ لەو هێزانە بیلەوە ناکەنەوە خەڵک ئەوێ خۆی فرای خۆیکەوێ و خۆی دەسەڵاتی خۆی دامەزرێنێ و تا ئەگا بۆی کە شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرفراوان لە کوردستان و عێراق و ناوچەکە بەرپا بێت